گۆڤار و ڕۆژنامەکان ڕۆڵی گۆڤاری زاریکرمانجی لە نوێکردنەوەی ئەدەبی کوردیدا ئەوە بابەتی توێژینەوەکەی ئێمەیە و ئەو ڕۆڵەش ڕۆڵێکی زۆر کاریگەرەوە لەبەر ئەوەی بابەتە ئەدەبیەکان زۆرن هەوڵ دەدەین بە پوختی باسییان بکەین. یەکەمیان ئەبینین لێرە کامە بن هەوێ ئەگەر باس لە ڕۆڵی گۆڤار بکەین بەڕێزان هەر هەموو ئەو سەرچاوانێک کە باس لە نوێبوونەوەی ئەدەبەکان لە ناو هۆکارەکاندا باسە ڕۆڵی چاپەمەنی و باسە ڕۆڵی گۆڤارەکان ئەکەن. بەڵام خاڵی جەوهەری لێرە ئەوەیە کە گۆڤار چۆن توانێتی ئەو ڕۆڵە باشە ببینی زاران ئەگەر بە نووسینەوەی ئەدەب لە ڕێی دەستنووس بە خۆشنووسەکان نووسیبیابنەوە بە عەدەدێکی زۆر کەم ئەنووسراوەوە ئەوانەی دۆشیان نووسراوە کەسایەتی دەوڵەمەند بوون یا کەسی ناندار بوون ینی بەو ڕێژە زۆرەی نەئەکەتە ناودەستی خەڵک بیخینتەوە ئاگاداری ئەو بابەتە ئەدەبیانەوی بەڵام کە چاپەمەنی پەیدا بوو گۆڤارەکان بە ژمارەی یەکجار زۆر دەرەچوون ئەوانە هەمویان وایان کرد کە ئەدەبیات و یا بابەت ئەدەبیەکان بگەنە زۆرترین خەڵک و لەوێن دەریشەوە ئەو کاریگەریانە دروست ئەبوون کە بەوەی خەڵک ئەدیبەکانی دیکە لاساییان بکەنەوە یا ئەوانش بواریان هەبی بابەتەکانی خوانی تێدا براو بکەنەوە جادێرە ئەو ڕۆڵە زاری کرمانجیش لەبەرەوەی لە ڕووی مێژوویەوە ئەکەویتە قۆناغی گواستنەوە زۆر گرنگە ینی ئەو قۆناغی کە ئەدەبیاتی تێدا نوێکراوە بە قۆناغی گواستنەوە بە تایبەتی لە باشووری کوردستان کە لە ساڵانی 20 هەتا ساڵانی 30 بە قۆناغی گواستنەوەی ئەدەبیات داهەندرێ ئەبینین زاری کرمانجی ئەکەوێتە ناو ئەو قۆناغی لە خۆی و لەوێن دەریشەوە پێگەچی پڕبایەخی مێژووی هەیە لە نوێکردنەوەی ئەدەب وەکە باس لە نوێبوونەوەی ئەدەبی شەکەین بەڕێزان هەموو نوێبوونەوەک بەو مانایە دێت کە قۆناغێک هەبووە قۆناغێکی مێژووی هەبووە هەندێک وەرچەرخانی تێدا ڕوەدا ئەو وەرچەرخانە ئەدەبیانەوە ئەکەن کە ئەدەب لە ڕێزکە کۆنەکەی یا لە ڕێزکە باوەکەی لابدا ئەوەش بە گۆڕانکاریە بە لادان یا بەهێنانە ناوەوەی چەند ژانرێکی نوێ کە ئەوانە هەمویان وەکو بابەتی نوێبوونەوە لە ئەدەبدا جێی بایەخن. جا لێرە هەوڵە نوێ خواجەکان ئێستا ئەمە لێرە لە دوو تەوەرکویانەکەن یەکەمیان ئەوەیە نوێکردنەوەی فۆرمی شەعر و دومینیشیان بڵاوکردنەوەی ژانری نوێ بۆ مانایەن ئەو ژانرانە پێشتر لە ناو ئەدەبی کوردیدا نەبوون وەکو ژانری نوێ هاتنە ناو ئەدەبیات. ئەگەر باس لە فۆرمی شاری بکەین بەڕێزان ئەمە شاری هۆنراوی فۆلکلۆرین هەیە و شاری ملین هەیە و شاری شێوەزاری گۆرانن هەیە کە ئەوانە بە چێشی ژمارەی نووسرانە و لە قۆناغی نوێبوونەوەش هیچ گۆڕانکاریشان بەسەدا نەهات وەکو بنیاد لە ڕووی ناوەڕۆکەوە بڵێ بەڵام لە ڕووی بنیادەوە هیچ گۆڕانکاریشان بەسەردا نەهات. ئەوەی گۆڕانکاری بەسەداهات ئەو بەشەیە کە بە چێشی عروزیە نووسرا بە چێشی چەندیە نووسرا و لەوێن دەرزانستی عروزی بنەمایکی زۆر تۆکمەی هەیە و شاعرانی کلاسیکی کوردی بە شارەزایەکی ئەکجار زۆرەوە کاریانە سەر چێشی چەندی و زانستی عروزی کردیە لەوە کێشیان نەبووە بەڵام لە قۆناغی نوێبوونەوە وەک هەوڵەکی نوێبوونەوە جا بە کاریگەری ئەدەبیاتی دەوروبەربی بە تایبەتی تورکی یان وەکو حەز و خواستەکی نەتەوەیی کە لەوەی ئەدەبیاتی خۆی لە ناو ئەدەبیاتی جیهانیدا دانەبڕێ ئەو هەوڵانە بەرچاوەکەون. هەرچەندە بەڕێزان بابەتی نوێکردنەوە لە هەموو سەردەم و زمانێکدا لە سەرەتا زۆر ئاسان نییە چونکە ئەو زەوق و سەلیقەباوەی کە خوێندەوارانی کوردیا ئەدەب دۆستانی کورد مۆسیقای عروزی هەیەیان بوو هەر گۆڕانەشی بەسەردەهات بە وەکو شتێکی نەشاز دەهاتە بەرگوێ لێ ئەبینین ئەو هەنگاوانە بە ئاسانی نەندراینە و ئەوانەی کە ئیشیشیان لە ناودا کردیە لۆ خۆیان ئەو خواستیان هەبووە. جا لێرە ڕۆڵی حوسێن حوسنی موکریانی گەورەیەکەی لەوەی داوە دیارەکەوی کە وەکو خاوەنی گۆڤارەکە ڕێگەی بەو گۆڕانکاریانەدایە لۆ خۆی کەسەکی نوێ خوازبووە ڕێگەی پێدایە. جا ئەوە لێرە وەکو خاڵەکی گرنگ باسەکەین. جا ئەمە لێرە ئەگەر بن هەوێ باس لە بنیادی شاری عروزی بکەین گرنگە لۆی بزانین لە چێ دەرگۆڕانکاری بەسەداهاتیە. شاری عروزی وەکو بابەتەشی ئەدەبی لە قۆناغی کۆن بەرزترین پێگەی هەبووە بەو مانایە کە ئەگەر برین ئەدەبی کۆنی کوردی لە چوارچێوەی شعر نەچوویتە دەرێ و هەندێک بابەتی دیکەی کە پەخشانی باسەکرێن وەکو مەولود نامە ئەوانە بەڵام دواتر ئەگە بین بە پەیوەندی ڕەگەزەکانی ئەدەب بیان پێوین ناسنە خانەی ئەدەب لێ تەرکیزی زیاترن لەسەر شارە و شارەکانیش عروزیە لەبەرەوەی ئەوان گۆڕانکاریە مەسەداتیە. جا لە شاری کلاسیکی کۆنی عروزی ئەبینین لەسەر بنەمای بەیت بنیانەدرێ بەواتە هەر بەیتێک دوولەتە و سیستەمی سەروای یەکگرتووی تێدا پەیڕەوە کرد. سیستەمی سەروای یەکگرتوو ئەوەیە کە دوو دێری
بەیتی یەکەم هەردوو لەتەکانی هاوسەروانە بەڵام لە تەواوی بەیتەکانی دواتردا تەنها لەتی دووەمیان سەروایەکە ئێچێتەوە سەر سەروای بەیتی یەکەم بۆ معنای لە هەموو بەیتەکاندا لەتی یەکەم پەیوەندی بە سەرواوە نییە و چەند جۆرە قالبەچیشن هەبوون کە پێشتر بوونیانە بە وەکو تاک وەکو دووبەیتی وەکو قیدعا وەکو غەزەل وەکو قەسیدە وەکو پێنج خشتەچی و تەرجیع بەند یا تەرکیب بەند و هەروە ئەو چەند قالبەکردن ئەوانە دیارن لە ژمارە یەکی ئەو گۆڤارەکە لە پێنجی ساڵ 1926 دەرچووە ئەبینین لێرە لە ڕووی چێشەوە هەمان پەیڕەوی چێشە چونکە شاعیرانی ما لەو قۆناغەیدا لەسەر بنەمای چێشی چەندی شعریان نووسیە و بەو قالبانەش نووسیتیان کە باو بووینە لە ناو ئەدەبیاتی کۆندا بەڵام لێرە ئەبینین مامەند کەرکوچی وەکو پیرۆزبایەک لێ دەرچوونی گۆڤاری زاری کرمانجی دیارە پێشتر ئاگای لێ بووە کە ئەو گۆڤارە دەرەسیان پەیوەندێکی لەگەڵ حوسێن حوزنی کوریانیدا هەبووە لۆ خۆشی مامەستا بووە زادێر ئەبینین دقەچی نوێی بەرهەمینە لە ڕووی قالبە و لە ڕووی بنیادەوە زۆر جیاوازە لەوەی کە لە کۆندا هەبی لێ وەکو هەنگاوەشی نوێ جێیبایەخ ئاماژەی پێ بکەین و زۆری قالبەکەشی دیاری بکەین ئەبینین شعرەکە وەکو کۆپڵە نووسرا سێ کۆپڵەیە و لە هەر کۆپڵەیەکیدا ڕاستە بە چێشی چەندی نووسرایە وەکو بابەتە کۆنەکە بەڵام لێرە ئەبینین لەسەر بنەمای لەت ئیشی لەسەر کردیە لەتی یەکەم لەتی دووەم لەتی سێم چارەم پێنجەم و لە هەر کۆپڵەیەکیشدا پێنج لەتە کەواتە مادام بنیادێکی کۆپڵەیی هەیە و لەسەر بنەمای لەتە ئەوە ناتوانین وەکو قالبە عروزیشی لەسەر بکەین لەبەر ئەوەی قالبە عروز لەسەر بنەمای بەیت بووە و لەسەر بنەمای لەتەکان ئەژمێرین ئەرێن ئەوە پێنج لەتە کەواتە پێنجینە و لەبەر ئەوەی کۆپڵەبەندە ئەرێن پێنجینە بەند لێرە دابین قالبەچی نوێی ئەدەبی قالبەچی نوێی شعری هاتیتە ناو مەیدانی ئەدەبیات ئەویش چییە پێنجینە بەندە پێشتر لە شاری کۆندانە بووە ئەوە وەکو هەنگاوەک لۆ ئەو سەردەمە یەکجار گرنگە چونکە بەڕاستی ئەمن کە ئیشی زۆرم لەسەر ئەو بوارێ کردبوو ئەمن پێنجینە بەندم لە شاری شاعرانی پێشتر نەدیتە کە لەو سەردەمە باوی شێخ نووری شێخ ساڵح و ڕەشید نەجیب و گۆران بوو ئەوانە پێنجینە بەندیان نەبووە لەو قۆناغیدا و ئەوەش ئەگەڕێتەوە لە ساڵی 1926 کەواتە دەستپێکەکی یەکجار زووە و لەناو دقەکاندا قالبی مسەمەت هەیە مسەمەتیش لەسەر بنیادی لەت بنیادن لەسەر بنەمای بەیت نییە تەسمیت لەسەر بنەمای لەتە ئەوەش وەکو پەیڕەوەشی نوێ لەناو ئەو گۆڤارەیدا ئەمە هەستی پێکەین و پێشتریش هەبووە بەڵام لێرەدا لەسەر بنەمای لەت ئیشی لەسەر کرا و ڕاستە بە چێشە عروزی بەڵام دیسان زارەکی دیکەش ئەبینین سیستەمی سەروایە گرتووی تێکدایە جاگەلەوەی پێشتر چاپدەینەوەی ئەبینین ئەو نەوە سەروایە ئەمن ئێستاش لەناو ئەو قۆناغیدا نەمدیت ینی پاشتریش دوولەتی یەکەم سەروان وەکو یەکە سێلەتی دووەم بە سەروای جیاواز و لە هەموو کۆپڵەکانیشدا ئەو سیستەمە دووبارە کرایتەوە ئەوە وەکو هەنگاوەکی نوێ ئەمن نارن پاشی ئەوەش لە دقەکانیکە نەمدیتە باسم کرد مسەمەتیش لەسەر بنەمای لەت بنیادەندرێ و ئەویش کۆپڵەیە جیاوازەکەشی لەگەڵ پێنجینە بەند و چوارینە بەند و ئەوانە لە چدایە قالبی مسەمەت ناوبەندی هەیە یعنی ئەگە ناوبەندی نەبوو ئەستەخانەی ئەوەی دیکە چارینە بەندە پێنجینە بەندە بەجێرەی ئەو لەتانەی کە لە ناو کۆپڵەکاندانە بەڵام لێرە لەتەکانیش گرنگە لەوەمەی ناوی لێ بنین ئەوەش کە جیاوازیەکات و ئەوێ کە ناوبەندەشی هەیە جا ناوبەندەکە یا لە خۆ یەک لەتە یان دوو لەتە یان تەرجیعە یان تەرکیبە ئەگە ناوبەندەکە لە هەموو پاش هەموو کۆپڵەکان وەکو خۆی دووبارە بۆ پێگوترێت تەرجیع ئەگە تەنها لە ڕێی سەرواوە دووبارە بۆ ئەوە پێگوترێت تەرکیب زادێرە دامە ئەو قالبانەشن لەناو ئەو 24 ژمارەی زاری کرمانجیدا ئەبینین زۆرترین پانتایی لەناو شارەکاندا ڕەنجی دایتەوە و لێرە بەو معنای نییە کە هەموو دقەکان لەناو زاری کرمانجیدا نوێنە دەقی شاعرانی کلاسیکی یەکجار زۆر تێدا ئەوە کرێت چکە لە هەموو ژمارەکاندا خۆشخوانی هەیە لە خۆشخوانی کۆمەرە شارێکی براو کردو تاک ئەبینی شاری نوێی تێدا بەڵام ئەوە لۆ ئەو قۆناغە گرنگە جا ئەوانە کە ئەمە سەرنجم لێداری مسەمەتی حوتی تەرجیع هەیە ناوبەندەکەی دوولەتە مسەمەتی هەشتی تەرجیع ناوبەندەکەی دوولەتە مسەمەتی شەشی تەرجیع کە 3000 ئەو دقانە بە و شێوازی ناوبەندەکەی دوولەتە مسەمەتی چواری و مسەمەتی شەشی ئەمن تەنها نمونەشی دێرە دەینەوە لەوەی کاتەکە بەشن بکە جا لێرە ئەبینین بەڕێزان ئەو دقات چەند کۆپڵەیەکە و لە هەر کۆپڵەیەکیدا لە سەرەتاوە ئەبینین پێنج لەتی تێدا بەکارێتی کەواتە ئەمە بەوەی مسەمەتی پێنجی و لەبەرەوەی ناوبەندەکەی دوولەتە وەکو خۆش دووبارە بێتەوە لە هەموو کۆپڵەکان
هەموو ئەوەی بە سۆری دەستیشانم کردێ دووبارە بێت ئەم ساڵەیە ساڵی فەرح و شادی و خەندان ئەم ساڵەیە دەشتێنێ هەموو بەند و کەلەپچان ئەوە ناوبەندە لە کۆتای هەموو کۆپلەکان دووبارە بیتە لێ پێی ئەرێن تەرجیع ناو لەوێنین مسەمەتی هەفتی تەرجیع بەڵام ئەبینین لە ڕووی چێشەوە هێشتا شاعیر نەیتوانێ خۆی لە ناو چێش عروزی بباتە دەرێ لەبەر ئەوەی زەوق و سەلیقە و گوێی مۆسیقیەکەی لە ناو چێش عروزیدا و سیستەمی سەروایەکەشی بەڕێزان لادانە لە سیستەمی سەروایی یەکگرتوو ئەبینین لێرە ABCC کەواتە لێرە ئەبینین سیستەمەکی سەروای یەکجار ناوازەی تێدا بەکارهاتێت کە پێشی ئەو شاعرە کەسی دیکە و سەروایی بەکاردێنەیە قالبەکی دیکەن هەیە بە ناوی مستەزادیش لە شاری کۆندا هەبووە بەڵام جیاوازی مستەزادی نوێکردنەوەی لەگەڵ مستەزادی کۆن لەوەیدایە کە مستەزادی کۆن لۆ هەموو لەتەچی تیکەچی زیادەکانی لەتەکەی ئەنووسی دوای تیکەچی بەرامبەر زیادەکە بەڵام مستەزاد کە لە نوێکراوە ئەو هەوڵەشی مامەند کەرکوچیە وەکو شاعرێکی نوێخوازە و زاری کرمانجی بەڕاستی جێدەستی دیارە و خەڵکانی دیکە پاشیوی چاویان لەوی کردە حتا لە مسەمەتەکەش یەکەم مسەمەتی قالبی مسەمەت هەر مامەند کەرکوچی دەست پێشخەر بووە دواتر شاعریانی دیکە لاسایی ئەو تەسمیتیان کردیتەوە زالێرە لە بنیادی مسەمەت ئەبینین ئەگەر چاودێنە ئەو دەقەی نالی و زۆر باوە لێ نمونەمینەوە ئەرێ ئەی تازە جوان پیرم و ئوفتادە و کەوتوم لە بەرامبەری تاماوە حیاتم دەستێ بدەرە دەستی شکستم کە بەسەر چوم قوربانی وەفاتم ئەبینین تیکەکان لە بەرامبەر لەتەکان زیاد کرانە بەڵام لێرە مامەند کەرکوچی هەستە ئەو لادانەی لەو هێنانەوەی لە تو تیکەکانیشدا کردە هەشت لەتی نووسە ئینجا چوار تیکەی بە دواوە نووسە ئەوەش شارێکی کۆپڵەیە لە دوو کۆپڵەیەکەمدا ئەوەی پەیڕەو کردە لە دوای هەر هەشت چوار تیکە دابنێ و لە دوو کۆپڵەکەی کۆتایی لە دوای هەر شەشلت سێ کۆپڵە دابنێ بەنسبەت ئەو ژانرە نوێیانەی کە لە ناو زاری کرمانجی دانراینە چیرۆکە بابەتی چیرۆک بەڕێزان زۆر گرنگە لە قۆناغی چونکە چیرۆک وەکو بابەتەشی ئەدەبی لە پێشتر لە ناو ئەدەبیاتی کوردیدا هەر لۆ ئەوەیە گەردۆکە لە خەمای زەمین سایب یەکەم چیرۆکی کوردی بی ئەویش ساڵ 1925 وڵاوکرێتەوە کەواتە ئەوەش لە یەکەم ژمارە کە براوکە ساڵ 1926 و بەپێی توێژینەوە کە دکتۆر مستەفا کردیتی ئەرێ ئەوە دووەم چیرۆکی کوردیە لە مێژووی ئەدەبیاتی کوردی کەواتە ئەوە بایەخەکەی و گەورەیەکەی لۆ زاری کرمانجیە گەڕێتەوە بەڕێزان و لەوێن دەریشدا چیرۆکەکان بە دوو شێواز بنیادرانە یەکەمیانەوە کە بە شێوازی جێڕانەوەینە یا پەخشانینە و هەشیانە بە شێوازی چیرۆکە و چیرۆکەکانیشیان ئەبینین باسی گیاندارانەکە وەکو ئۆپەرێت دێتە بەرچاو بابەتە چی دیکەی کە لەناو ئەو گۆڤارەی ئەکرێت دەمەتەقەیە ئەو لەوێن دەردی دەروون ناویدەنی دەمەتەقەیەکە گفتوگۆیەکە لە نێوان دوو کەسدا ئەو دوو کەسانە بابەتەکی ئەوروژینن پەیامێکی زۆر بەرزیان هەیە بەڕاستیانی هەمویان پەیامدارن و بە شێوازش ئەدەبی زۆر جوان ئەو گفتوگوێ لە بینی ئەوان کرێ و من پێم وایەوە پێشینەکی زۆر باش بی لۆ نووسینی شانۆنامەی کوردی لە ئاخریش ئەوەی وەکو دەقەچی نوێ زۆر سپاس بەخشانە شعرە شعری مەسوور کە ئەوە دکتۆر مستەفا زیاتر قسەی لەسەرەکەەوە زۆر سپاس